ئەنجومەنی پارێزگای کەرکووک زیاتر لە 2 کاتژمێرە ئێستا لە کۆبوونەوەدان بەڵام ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەمڕۆ نیسابی یاسایی تەواو نەکردووە بەهۆی ئەوەی کە 2 ئەندامی عەرەب ئامادە نەبوونە و هۆکاری ئامادە نەبوونیشیان تا ئێستا ڕوون نییە هاوکات ئەندامێکی مەسیحیەکان کە هەیە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئیمڕۆ مۆڵەتە و ئەویش بەشداری لە کۆبوونەوەکە نەکردووە ئەوەی هەیە کە بە پێی خشتەی کارنامەی کۆبوونەوەکە بێ ئەمڕۆ وا بڕیار بوو لەسەر بابەتی کارەبا لە کەرکووک کە ئێستا کۆمپانیایەک هاتووە و بڕیار وایە بکرێتە کەرتی تایبەت و کاتژمێری زیرەک بۆ هاوڵاتیان جێگیر بکات هاوکات ئەو بابەتی کارەباکەش کە هەندێک گلەی و گازندەی هاوڵاتیانی لێ کەوتوێتەوە هاوکات لە سەر بابەتی ئاو کەمی ئاو قەیرانی ساڵی قسەی کۆتایی ڤار دەیکات.